کەسێک کەستاوە ئەلێرانام لەم عەرزی ئەم جەماعە مەسافەیەکی زۆر 130 متری بڕیوە پانیشیش 9 متر. ئێمە مدەیە زۆرە هەوڵەدەین لەگەڵ ئەم ئەرزە بگەڕێنێتەوە نایگەڕێنێتەوە بە خۆشی بەملا بەولا نایگەڕێنێتەوە. هەستاوە ئیستاکانە ئێمە هەتوین لەسەر کوفەی خۆمان تەسبیت حدودمان هێناوە، تەسبیت حدود پیانی وتووە ئەم ئەرزە ئێوە لیتان بڕیوە چاچکەنەوە، چاچی ناکاتەوە. لەسەر کوفەی خۆمان ئێمە هەستاوین پڕیکەینەوە، هاتووە لێرە زەلامێکی بەدەمامک ناردووە لەو پەنایەوە تەقەی لێمان کردووە. ئێمە داوامان لەسەری تەزیل کردووە لە بنکەی پۆلیسی ڕەحیماوە لە دادگای کەرکووک. ئەوە لێ تەواو بووینە، ئێستا کۆمەڵی کێشەی تریشی بۆمان دروست کردووە. مافی ئەرزی هێناوەتە سەرمان ئەڵێ ئەگە منیش ئەم ئەرزەتان بگەڕێنمەوە ئەو جەماعەتە لێتانە سەرن. ئەمە لەوێ لە پاشان بە تۆڕە کۆمەڵایەتەکان هەڕەشە ئەکا، کۆمەڵی هەڕەشەی کردووە لە مقابلی پارەیەکی زۆر داوای پارەی زۆرەکە پۆستەکە بسڕدرێتەوە. ئیدعایەوەی کردووە کە ئەم جەماعە ئیجازەی استثماری نییە، ئەوە ئیجازەکەیەتی، ئەو ئیجازەی استثمارە لە 2014ەوە ئەو ئیجازەیە هەیە. ئەوە بگرە ئەو سێ پارچەیە پێمانڵە بیکەنە خانی، بەڵام چووە حەفری کردووە 7 متر چاڵی کردووە، یعنی خانی لە 7 متر من چی لێکم تەنانە دوستومە لە حسابی خۆم، لە حسابی خۆم خۆڵی تێکەم پڕیکەمەوە زەلامی ناردو بە دەمامکدار تەقەی لەمان کردووە لێوە، یعنی هەڕەشی کوشتنەکە ئەگە دەستی بۆ بنین.